شادیه حیدری لروجهلات کردستان جدایک بویه و گلک سالان لباشور کردستان جیایه. جبنمالک اول پرسته لی هر باو و دایکاوی زمین خوش دکرن جبو که شادیهش خوندن حزب که و تیدا سرکفتی به. سال 1986 دنیویا شر عراق و ایران ده شادی حیدری به هافسر خوار دیاکو وک پنابر هات نسویده. شادیه دبیجه که او دناو سیاست ده مزن بویه و هر دی خبات جبو وک هویا جنو میران بکه ماف مروفان و دخوازه ببه دنگی بدنگان. شادیه دایکا 2000 گلک سالان ترجمانی کریه و خوندنا سوسیونومی لزانینگهن سویده کریه و لباجاری توبوری دجی. جبری کار خواه وک سوسیونوم شادیه اندامه که چالاک ده پارتیا سوسیال دموکرات ده. ده هندر کار خواه سیاسی ده شادیه گلک ارکن سیاسی ده قوناخا تاخا لریه دالنده یا گریدای باجاری توبوری گلک سالان خبات کریه. جسالا 2010 ده شادیه هاتیه هلبجارتن وک اندام پرلمان سویده جهیلا پارتیا سوسیال دموکرات ده. بینرین بریز بینرین هجا افدم همو دمی و بخیر. امنهال آواهیا پرلمان سویده میوان خاتون شادیه حیدرینه. شادیه حیدری بری ساله که هلبجارتن سویده دا جالی پارتیا سوسیال دموکرات بو اندام پرلمان سویده یک جپنج کردان اندام پرلمان سویده ویجارینه. بخیر هاتی شادیه خان. زور سپاس دکمش بخیرتنی جناب تکم محاوره کند با پارلمانی سوید و با اداره بشی سوسیال دموکرات. وكو من أزانم جناب مالتان ليوتيوبوريا يوتيوبوري جي بين 6 كيلومتر ليرة دورة زحمت نية تشونا واتن؟ طبعا زحمته بلام مثلا عادة تقري رادية بوزته من روجي سشمانة ساعاتي 6 بياني سواري قطار بم روجي بين شمانة زوربي وقت وعبد ساعاتي بلين دواي دنگدان چونکه 4 شمانة و 5 شمانة دنگدان من هيا ساعت 5 و اگر قطار لسر کادی خوای برا 5 و 36 دقیقه تقریبا سواری قطار بم تقا 8 و 22 دقیقه 8 و 7 دقیقه گماوی تباری هنی جاری جمعه بخاطر وی کوتو د سره وی ک روزی جمعه ک کوبونوی ک یا بابت یکته تو خودو کو اندام پارلمان بحث يكتب إلى برلمانه أو كاتب مجبوري بمنيته بلام روج تايبتي كاني ككوموني تايبتي معني روج سيشمية أتا روجي بينشما روجك النورمال جيجيانا إنسانك برلمانتر جسر سويدا حتى يفارق بشرنجي تشي والله روجي نورمالي اما من لا كوبونوين يعني دائما تبياني هالستيناني بياني اخوي كوبونو دستيكات او كوبونو يكم طالبه وكوبونو يدوم چونك تر بيج قد تو بلين كوبونو كوميسيون كانت تو سرداني جرگا كان شباب كيد سرداني اداره كان بكيد بجداري للسيميناري تركي لكونفرنس كيد وهمو لا انا كان بلين بشي بلين جینگا برنامه‌ای تایب دانن تو چی گیوگریت نه خودت نوشتی لو برنامه بجداری که بابلی تازه نه بباسی کن لسر تندرستی بانمونه یا لسر پروردی من انواع بابت بیت همه توان لنا پارلمان گویل بگری یا ود دعوتیت بانین رویت در و گویل اگرید لسر مسئله کار بلین بیشی تو مثلا الو بانمونه بكردي خوماني سبب لهم هني أنجمنا كان سندقة كان كوبونا ودانا دعوتها كان أكيد مثلا ساكو دهاني تو أرويد إداري سروي بشي دايري بما فرشكن كاسان كوبونا ودانا ببجداري بكيد يعني إداري كار دايري ببجداري بكيد يعني أنواع كوبونا تول الرجك أمسي الرجك كمل ليرم هم كوبونا بدويك أنواع كوبونا جواز وبابتي جواز كدو بجداري كي ربطي شيء هي بكاركي خوتوا تو مجبوري بشداري او كومبونا ببي یا نه كوبونوي تايبت من هي هني كان اجباريه بحاضر بيت اگر حاضر نبي چی حاضر نبيت بيدراغ يعني نابيت حاضر نبي يعني تو نابي حاضر نبيت يعني باري لدبرن يعني مثلا بارنيا مثلا اما چارچوبه كدان راوي اسا که تو بجداري بكيت يسبون نمونه هني كوميسيون كان لبش بازكم اگر بجداري نكم ابي من زوتر راي بگنم اوان جگرکانی تری که بلند جگری یک و دو تا لیستی زوره تخواره و با آن رابگن آوان بجداری بکن لجاتی من لکاتی دنگدانه که شعبه پیشتر دعوی اجازه بکی سببی چیه تو نای با کوبونه و با کاتی دنگدان چون زور مهمه تو لبجدار بی لدنگدانه که ابی پریب کی توا لبیج دسته که گروپه که
بڕیارە دەن لەسەری ئایا ئیزنت بدەن یا ئیزنت نەدەن بڕۆیت تەبانە بێ هۆی تایبەتی دەبێ یا نەخۆش بیت بۆ دکتۆر بڕۆی کاتە بەلای دکتۆر یاوەیە بۆ ئەرکێکی حیزبەکەتە ئەبێ بەشداری بکەیت لە کۆنفرانسێکە یا لە سیمینارێکە لە شارێکی تر لە شوێنێکی تر ئەو کاتە ئیزنە دەدەن چونکە ئەمەش کەوتۆتە سەر ئەوەی کە بە کوردیەکەی زە بۆم نایەت بە پێی دەنگدانەکە چونکە تۆ تەبەن ئەوان دەسەڵاتی بڵێن لایەنی دەسەڵات زۆرترن بە چەند دەنگ لە ئێمە ئەبێ بە پێی ئەوە خەڵک لە ژوورەوە بێ ینی بۆ نمونە 10 نەفەر ئەگەر 8 نەفەر با بڵێ مۆدەرات لەوێ نەبێت ئەبێ 8 نەفەر سوسیال دموکراتیش لەوێ نەبێت بەو شێوەیە جا لەبەرەوەی ئەبێ زۆر مهمە پێیان ڕابگەیەنی پێشتر ئەنیا ئیشەکە تێگەچێت لەباری دەنگدانەکەیشەوە تێگەچێت. شادیە خان گەلێک سویدی ئەوێک حەز بە پەنەبەرانن یانی دژ بە پەنەبەرن نینە دەڵێن ئەو پەنەبەرانی کە هاتنە سوێد ڕنگ و دەنگ دانە کۆمەڵەی سویدی ینی تەعمی دانە کۆمەڵەی سویدی جەنابەت لە ناو پەرلەمان وەکو پەنەبەر خبرەت و ئەزمون لە سویدن وەرەگری و طبعا تەجروبە و خبرەت و ئەزمونی خۆش دینی ناو ئەو کۆمەڵەی زۆربەی وەرەگری یان دەدی بۆ ئێوان خۆی بەڕاستی ئێستا منێ دەم بەوان ئەنی وای لێ هاتووە ئەوش هۆکەیەوەی تەبەن من هەموو کەسێک شتی تازە دایمە وەرەگرێت شتی تازە فێرە بێ منی شتێکێکم لەوانە شتی تازە فێرە بم بەڵام لە هەنێ بابەتە بەپێی تەجروبەی پێشوم و کاری پێشوم و تەجروبەیەوەی کە خۆم وەکو پەنابەرێک سەفەرم کردو هاتوومەتە ئێران گەشتوم بەمە ئەوە تەجروبەیەکی باشە بۆوان ئەو پرسیارانە زۆر جاوان ڕووەکە نەیەمە لێ ئەمێ پرسن منم کە بەوانی ئەدەم لەو بوارانەوە بۆ مەسلەی پەنابەر بابەت باز مەسلەی ئینتگراسیۆنە مەسلەی حتا وەکو مەسلەی پەرسۆناڵەوەی کارمەندوشتی وە ئاربەسملیۆ لاگەن مەسلەی یاسای ئیش ئەو بوارانی کە خۆم تەجروبەم لەسەری هەیە بە پێی ئەوە من ئەتوانم یارمەتی بدەم بەوان بەڵام قوتەبان ئێمە لە پارلەمانە ئەبێ ئەکسپەرتمان هەبێ ئێمە سیاسین لە لای سیاسیەکانیش ئەبێ پرۆفس هەبێت ینی پسپۆری جیاواز هەرێک و لە بابەتێک کە بێ یارمەتی ئێمە بکەن لە کارەکانمانە ئێمە نابێ بۆ نمونە من ڕئیس بوو بێتەمە بێ بەڵام من لە تایبەتی لەگەڵ پرسیارانە هیچەکەم چونکەەوە باش نیێوانەڵێن لێرە بۆ شێوەیە کارەکرێت تۆ نابێت پرۆفسبی لەو شتاتا بەو شێوەیە تامان تەجروبەی سیاسیەکەت پێویستە تۆ لەیاوەکو سیاسی ئیشەکەیت تۆ خەڵکەیە کە بێت یارمەتیت کە بڵین ماتریال ئەوەندەلا کەلوپەری بڵین بابەتت بۆ بدۆزێتەوە یارمەتیت کە لەبارەی نووسینەکانیەوە. هەڵبەت لە مناڵیەوە تا ئێستش زۆر سەرپێهاتی دێن کە باندۆرە لەسەر ژیانی ئینسان هەیە کە تا ئێستەژی باندۆری لەسەر بیر و بچوونی لە ژیاندا هەیە شتێکی واتواری بۆمان باسەکەی خۆی ئەگەر من بگەڕێمە بۆ مناڵی خۆم پێشتر کە چۆن بۆ خێزان زۆر دەورە بینێت ئەوەی کە لە دەورتایە بەڕاستی من چەند شتێک تەسیری تێ کردوم کە بەڕاستی بۆی بەرەو سیاسەتیش ڕۆشتوم یا ئەم هەنگاوم هەڵێناوە یەکیش نائەدالەتی کۆمەڵایەتی لە لای خۆمان ئەو کاتە خۆ من ئێستا بڵێم لای خۆمان من لە ڕۆژهەڵات لەدایک بووم لە باشوور گەورە بووم کاتێ من لەوێ ژیاوم دەسەڵاتێکی کوردی نەبووە ئێستش لە ڕۆژهەڵات دەسەڵاتی کوردینی هەر دەسەڵاتی جمهوری ئیسلامیە بەس لە باشووری سە دەسەڵاتی کوردی هەیە نائەدالەتی کۆمەڵایەتی وای لە من کردووە بەڕاستی کە هەنگاو هەڵبێنمەوە بۆ چاکسازی و بۆەوەی کە بتوانم ژیانێک بتوانم تەسیرمە بێ لە گۆڕانکاری و چاکسازی و باشکردنی کۆمەلگاکەمانە بەتایبەت کەیسە من لە سویدمە و کاراکەم لای خۆمان دەسەڵاتێکی نییە بتوانم بیکەم ئەوە زۆر دەوری بووە لە ژیانی منە دوایش کەسایەکیش کە تەسیریان هەبووە لە من کە تەبەن لەبەرەوە بەهۆیەوەی کە لە خێزانێکی ئاینی من پەروەردە بووم کچە شێخم و خانەقامان بۆ و دەروێش و خەڵک و دائیمە خەڵک لە ماڵی ئێمە بووە من ئەوم لە بیرە کە دایکم و باوکم هەمیشە یارمەتی خەڵکیان کردووە ئەمە شتیان من تەسیری کرۆتە من کە منیش دایمە پیلۆ بکەم و یارمەتی خەڵکی تر بکەم یعنی تا تامێنێتەوە لە پەروەردەکەم هەر هەیە بە شێوەیەک تۆ بیر لە خەڵکی تر بکەرەوە هەر بیر لە خۆت مەکەرەوە هەر ئینسانێک لە باو دایکی خۆ لە دەوروبەری خوا هەنێک پرینسیپ هەنێک
پیوان وەردەگرێ چ ڕاستە چ خراپە بخۆرە دەبێ و دەدێ نفشی پشتی خوا مناڵی خوا زارۆکی خوا باشە یان نفشی دوای وان چەند تشتێ وەلی باڵکیش هەنە کە تو بۆمە بەحس بکەی لە نفشی بەری خوا ئینان و دەرباسی نفشی پشتی خۆ بکەین یەکشت کە من دایما لە بیرم بێت کە پێشیان و تۆم کە بە گەورەیش زانست خۆی زۆر جاڵێ لە ماڵە ئاینیەکانە باسی زانست ناکەن علم زۆر مهم بووە زانست زۆر مهم بووە لە ژیانی منە لە ژیانی ئێمە دایکم خۆی دایمە ینی باوکیشم نەکرد ساڵم دایکم هەردووکیان ینی پشتگیریان کردیم بخوێنین خوێندن باشترین چەکە لە ژیانی توە بتوانە دایمە بخوێنە لەبەرەوە گە بخوێنیت دنیا کەشت گەورەترە بێتەوە توانی ئاسانتریش بژی لەو دنیا علم زۆر مهمە زانست زۆر مهمە لە ژیانی ئینسانە ئەو بۆ بەهۆیە کە من ئێستێش کە ڕۆمە دەرەوە تاسیری کرۆتە من بۆ خۆم تاسیرەکە سەر مناڵەکانم کەچمە دەرەوە لەگەڵ خەڵکیش قسەکەم مناڵە خارجیەکانیش کە بیم دایمە پێیان ئەڵەمەڵم من یەک داواکاریم لە ئێوە هەیە کەتانێ سەرکەوتن بەدەست بێنن ئێستێش لە سوید بخوێنن کاغەزێکتان هەبێگە تۆ کاغەزێکتە بێتوانێت ئیشی بە ئاسانی دەست پێ بکەیت ڕاستی بمە ئەو مەسەجا کەمێکی سیر دێت ئەکە باوکی شێخ بێ باشە مەساژی ئەو بێ بە کچی بڵێ بخوێنە ئەو چۆن دەبێ وەڵا بێت ئێستا لەوتە بۆری لە ناو کوردەکانە زۆر مەشهوری شازانن هەمویان زۆر جاش باسمانەکەن چونکە ئێمە خوشکە کچەکانی بڵێم بەکو کوڕەکانی ڕۆشتونەتە پێشەوە عنی سەر مەسەر کچی لە پارلەمان بێ بۆ افتخارە لەگ ئێستا پێشتریش لە کە بەڕێوبەری منتەقەیەک بم لەوێتە بۆری ئەو کاتە پێش ئەوەش کە هەر کارێکی کۆمەڵاتی مەکە لە ڕۆژنامە دەرەچوو من حتمما دانەیەک لە ڕۆژنامە مەکری بۆ باوکم چونکە باوکم زۆری پێخۆشە بوو کە من ببینێت کارێکی کۆمەڵایەتیم کردووە سەرکەوتوم لە کارەکەمە ئەو بەو دڵخۆشی بوو من ناڵم باوکم قەتوڕە نەبووە لە من ئازێتی نەکردوم بەڵام باوکێک بووە پشتگیری کردوین هەمیشە شتێتی مەترسن ترس باش نییە بڕۆنە پێشەوە حەول بەن شتی تازە ببینن پشتگیری کردم وا بووە خێزانێکی وا بووی من نەنکیشم دروستە لە خێزانی ئێمە ژنەکان دەسەڵاتیان زۆر بووە نەنکیشم دەسەڵاتیە بووە دایکم دەسەڵاتی هەبووە لەبارەوە کە بتوانێت بڕیار بە لەسەر مناڵەکانی خۆی چونکە لە کۆمەلگای کۆنی لای خۆمانە بەڕاستی ژنەکان دروست زۆر جار دایک لە ماڵە دەسەڵاتیە بەڵام دەوروبەر وا تەسیرەتێکە ناتوانین دەسەڵاتت دەبێت بەو شێوەیە چونکە خەڵکە بۆ بەسم دایکمیان تۆ بۆ کچەکەت بڕا بخوێنم بچێتم قوتابخانە فێری کە بشت بچنێ شت دروست بکە خۆی دروستە شتی دەستی زۆر باشە فێر ببی بەڵام ئەو حولی داوە بە کتۆ ڕۆژنامە مەسەلەن داوێتی بە خوشکە گەورەکەم توی بڕۆ ئەو بخوێنە ئەوە باشە بۆ تۆ نەک بچی شت دروست بکەی لەم کۆمەڵەی زانی چەند دانە سەرپێهاتیە بوونە کە مەسلەی کورد و ژنکوژی یان کورد و زلمی ژن و شتانە فاتیمە و پەلا و چەند دانەی دیکە ئەوە نەبوون کێشە بوو بۆ من بەزانی چۆنە کێشە بۆ من نەبووە بەڵام ئێمە چیمان لێت وەکومانەتۆکو ئەبێ دایمە دیفاع بکەیت لە هەموو کاتێکا دەی دیفاعکە بە کوردوانیە منیش کوردم ئێمە ژواژیاوی لە خێزانێکی واوین ئەمە پەروەردەیەکی خێزانیە لە خێزانێک ئەمە فەرهەنگی خێزانیە ئەمە ئەم گرفتانێکە دروستە بە من کولتورێکی کوردی نیە من ئێستێش ئەڵێم هیچ ڕەبتی بە کولتوری کوردیە و نییە قەتڵی ناموسیە شەرەف با بڵین لە هەموو خێزانەکە شتیوان نابێت من ئەوەی من لە سویدا شتیوان بیستۆ من لە لای خۆمان بەڕاستی من ئەمەم نەبیستە بوو لە پەروەردەیەمان نەبوو لە دەوروبەرێمان نەبوو شتیوە زۆرم بەلاوە سەیرە بەڵام بەداخەوە هەنێک کولتوری دەوروبەری کوردستان با بڵێن تەسیری کردوتە ناو کوردەکانەمە لە ناو عەرەبە بنسە نابمێ ناو بەناو بڵێم لایەنێک وایە بەڵام لە ناو کولتوری عەرەبە ئەمە هەبوو بە شێوەیەک ئەمەش بەداخەوە ڕووی کردوتە ناو هاتوۆتە ناو کولتوری ئێمەوە شادی خوندنە هەلبژارتی خوندنە سوسیۆنۆم هەر ئەو خوندن بۆتە دەرچوو یان پلان و پرۆژەت هەبوون لە دوای ئەو خوندنەی ینی بۆچی تە خوندن هەلبژارت چ شتێ زۆر تەسیری کردە من کە ئەم پرۆگرامال ببژێرم بە تایبەت سوسیال ئەمسۆری پرۆگرامێت کە وەڵجار مخوێندم ئەوە بوو نازم چاوچسکۆ لە بیر بێت تقریبان چەند ساڵەوە پێشەکە 25 ساڵە بیرم نایە دەقیقەن شتێکی وە بەرنامەیەک بوو لەسەر ژیانی چاوچسکۆ و دوای چۆن توندوتیژی لەگەڵ خەڵکا کردبوو و جێگەیەکی نیشان دەبنکەی هین حاوانەوەی مناڵ بوو مناڵی بچووک بچوو هەمویانیان بەستبووە بە قەرەوێڵەکانیانەوە بۆی نەڕۆن ئەو زۆر تەسیری لە مندانا کە من وتم شتێ بخوێنم کە لە بواری بڵێن بەشی کۆمەڵایەتیە کار بکەم کە بتوانم یارمەتی
هیچ فەقیر و هەژار یارمەتی مناڵ بکەم خەڵک بکەم کە وەزیان خراپە ئەوە بوو بەهاندەری من بەڕاستی هەیە لە هەموو شوێنێکیش باسێکم کە من ئەو پرۆگرامم خوێند کە دەستم پێ کرد چ ئەزمون وەرگرت لە ئەو کارێ هاان خۆی من دوایەوە کە دانشگەم تاوەکو برای جامعە یازانکۆ تابەن وەکو ڕئیسیشم کردووەکو ئێنێچخف لە بەشی هینی گەورە ساڵان بە ساڵات چوان گەورە ساڵان هەموو شتێکەڵەن بە کوردیەکانی خۆمان ئەنوای ناومان هێستا کە تازە خەریکی وشەی کوردیش دروست دەکەین لەوێ مەسئولی بەشی بڵین هەم ئەو جێگەی ئەوان لێ ژیان دوایی مەسئولی بینایکی گەورە بووم لەوێ ڕەوزەی تیا بوو باخچە مناڵانی تیا بوو جێگەیەک بوو کە ئەوانەی کە مەسبەحێک بوو بۆ کەمەندامەکان کە بتوانن بەرزە بۆ نزمەوە خەڵک هەم مناڵ مەلەیتیا بکە هەم خەڵکی عادی هەموانەی کە لەسەر چرخیشن بۆی ئاسانکاریان بۆ بکرێت مەکتەبەی تیا بوو جێگەی ڕۆژانەی بڵێن ئەوانەی کە بە ساڵات چوون بێن لێ بمێننەوە ڕستوران بۆ شێوەیە بۆ ئەمانە بەڵام ئەمەش تەبەن بۆ بە تەجروبەیەکی باش لە ژیانی منە ئەلبەتە ئینسان کەوکو ڕێیسکیش بکە خۆت لەگەڵ شتەکان ڕاستەخۆیش ناکەی بەڵام تۆ ئاسانکاریەکەی کە ژیانیان خۆش بێت ئەوانەی کە لە دەور و بەردن یا و کارمەندانەی کە لەلاتن ئاسانکاری بکەی ژیانی ئەوان لە ئیش و کاری ڕۆژانەیانە باش بێت. سیاستە شارەدەری گەلێک ساڵان کار کرد کومنال پۆلیتیک ئەگەر ئەو ساڵان تو بەرچاوار دەرباسکی چ بریار تو شانەزی پێدکیت بژی وڵا یەک دو سێ بریار من گرتن ئەواناژی ینی بۆ مێژوو بریاری زۆر باش بوون خۆی شتمان زۆر کردووە بەڵام با لە یەک شتۆ دەست پێ بکەم من هەر ساڵ لەش ناخر خۆی بۆ کوینە لە ڕۆژنامەکان یوتۆبۆری زۆر جالیان لەمە پرسنتەی بزانام چیترە کرد بۆمان باسکە بۆ نمونە یەکەم شت هەر ساڵ باسم کرۆزم من لە ئەنجومەنی شارەوانی یا منتەقەی بڵێن لارێداڵن ئێستا لارێداڵن وەکوون لارێداڵن نەماوە تێکەڵاوی منتەقەیەکی تر بووە لەوێ لە پێشاوکە و ئەندام بووم ئەنجومەنی بڵین منتەقە پاشان بووم بە بەڕێوەبەری بەشی کۆمەڵایەتی باشان بووم بە بەڕێوەبەری منتەقەکە شتەکانی کە لەو ماوەیە کردومانە کە با گوڵبژێرێکم هەڵی بژێرمێک بوو نانی بەیانی پاشان دروستکردنی باخچەی مناڵان تەبانێت باخچەی مناڵانە زۆر هەیە چونکە ئەو منتەقەی من بەڕێوەبەری بووم نزیکەی 25,000 نەفەریتیاژی و منتەقەیەکە گەنج و مناڵی زۆرە لەبەرەوە پێویستمان بە باخچە مناڵان زۆرە بوو باخچە مناڵانمان دروست کردووە و بیناخانی تازە چەندانە قوتابخانەی تازەمانتیا دروست کردووە جێگەی بڵێن یا بنکەی گەنجان سێ دانەمان هەیە ئێستش سێ دانەمان چوار دانەمان هەبوو بەڵام ماوەیەک خەریک بوون پارەمان کەمتر بێ و کەمی کەینەوە بەڵام حولی ئەوماندا کە کەمی نەکەینەوە بە شێوەی جێبەجێمان کرد کارسێکی بمێنێتەوە ئەوە شتێکە کە زۆر خۆپیشاندانی لەسەر کرا نامەمان بۆ هات دایک و باوکەکان هاتن گەنجەکان هاتن بۆ لامان قسەیان کرد تەبەن تۆ بێوەکو سیاسی گوێ بگیری لە خەڵک شادیە خان چ قەس وەختی خۆ دەدی سیاسەتی والله ئەمڕۆ لەگەڵێکی لە هاوکارەکانی سوسیال دموکراتم قسەمە کردوتم ئەم پرسیاران لێ کردووم بەڵام خۆم ناتوانم جوابێ پرسیار بدەمە چونکە بەڕاستی من لەگەڵەوە ئەژیم شەو ڕۆژ حتى لە ماڵی شەو کە نانە خۆیندانیشین باسەکەین سیاسەتە دایمە لەگەڵ مناڵەکانم لەگەڵ هاوسەرەکەم خوشک و برا بووم زۆرە بەڵام وای لێ هاتووە ینی زین چۆن سیاست بۆ بە من نازم بەشێک لە نانی ڕۆژانەم یانی لەگەڵەوەژی تەنا سیاست معنای چییە لە لای ئینسان ماناوێت تۆ ڤیلیایەکە خاستێکە تێ بگوشت بگۆڕیشت باش بگەیوانە تەبەن من مناڵەکانم مهمە بێ کاتم بۆوان هەبێ کاتی ئەوان خۆیان جیایە کاتی کچەکەم بەجیای کوڕەکەم هەڵبەتە ئێستا لای خۆم نیە لە زانکۆی لە شارێکی تر هەبێ کاتمە بێ بۆ هاوسەرەکەم بەس خۆشبەختانە هاوسەرەکەشم خۆی سیاسیە لەبەرەوە مشکلەم نییە لەو بوارەوە وەگە کاتمانە بێکتر زۆر ببینین لێک تێگەین ئەبێت تێگەشتنە بێکە تێگەشتن نەبێ لە دەوروبەرت کارت بۆ ناکرێت ینی لە جاتی سیاسەتی سوسیال دموکرات بگەلەمپەری یانژی بلۆکی ئێوە ئەو دلێن بلۆکی سوور و سەوز سوسیال دموکرات و پارتی چەپ و پارتی ژینگە پلانی خۆ تایبەت هەیە کە دلێ لە ئەو مەندات پەریودەی
ئەو 4 ساڵانە دەمەوێت 1 2 3 4 ئەو شتانە بکەم. خۆی ئیسە زۆر زەحمەتە بڵام ئەماکەم بەڵام چەند شتێکەیە کە خۆی سوسیال دموکرات بن لەگەڵ حیزبی سەوز و حیزبی چەپ هاوکاریەکیمان هەبوو لە هەنێ پرسیارەکانیش ئیسار هەمانە زۆر جار بەیەک وەرباسیەکەین. مەسەلەی بێئیشیە بەڕاستی بێئیشی شتێکە کە ئیشی بۆ کەم بۆ لەگەڵ حیزبەکانی تریشە چونکە تۆ پەیوەندی دەبێت لەگەڵ حیزبەکانی ترە بە بۆی پشتگیریتە بە بۆ پرسیارەکانت. پاشان مەسلەی ئینتەگراخون کە من شتێکە لێ رازینم ئەو هەم پەنابەرەی کە لێرن هێشتا جێگەی خۆیان نەکردوێتەوە. من پێشنیارێکم سەرەوەیش پێشنیارێکم نووسی بوو لەسەر ئەوەی کە ئەگە بکرێت منتۆریان بۆ دابنرێت کەسێکە تازەیە بۆ سوید پەیوەندی هەبێ لەگەڵ کەسێکی سویدی لەبەر چی لەبەر ئاسانکاری بۆ بکرێت ئەو کەسە بتوانێت بە ئاسانتر فێری زبانی سویدیەکە ببێ و هەروەها پەیوەندی لەگەڵ خەڵکی سویدی هەبێ ئەگە پەیوەندی لەگەڵ خەڵکی سویدی هەبێ ئاسانتریش ئیشە دەسەکەوێت لە پەیوەندیەکانی ئەوانەوە کە مەسەلەی پەنابەر ئەو بەشێکی ترە کە خەڵک ئەقامەی نییە لێرە ئەوانەی کە بەڕاستی سیاسی بوون یا لەبەر تونند و تیژی و شەڕیان کردووە بە بڕای من مافی وانەیە کە مافی سیاسیان پێ بدرێ بەڵامی ترەوەیش یاسایە و یاسا بڕیارەدات من وەکو سیاسیەک ناتوانم لەویا بڕیار بدەم ئەوانەی کە کارمەندی بەشی ئیداری مەهاجرین ئەوان بڕیارەدەن. مەسلەی جێگا حانەوان خەڵک ینی خانوو زۆرتر دروست بکرێتەوە بەشێکە کە کاری بۆکەین بەس من لە خودی کمیسیۆنەکەی خۆم لە بەشی بڵێن ڕێهابلێتێرینگ و بەشی ڕێهابلێتێرینگ و دەرمانی پێڵێن من لەو بەشە کارەکەم ئەو خەڵکانەی کە نەخۆشن کە بتوان دووبارە یارمەتیان کرێت کە چاک ببنەوە بەو کەم و ئەندامی کە هەیەی یا بەو نەخۆشی کە هەیەی نەخۆشیەکە کە چاکبوونی نییە با بڵێن نەخۆشی ڕوماتیزم تۆ بێ لەگەڵی بژیت یا مەسەلەی نەخۆشی شەکرا هەنێ بڵێن کۆمپلیکاخۆنی خۆی هەیە چی بڵم بە کوردی تووشی هەنێ تەسیراتی خۆی هەیە با بڵێن تۆ بێ بە پێ ئەوە ئیشی بۆ بدۆزیتەوە ئاسانکاری بۆ بکەیت لە جێگەی ئیشەکەی کە ئەو کەسە بتوانێت بێ ئیش بکات چونکە هەموو کەسێک توانای ئیشی هەیە بەڵام هەنێک کەس نەخۆشیێکی لەگەڵ ئاوا لێکا کە بارێت قورسەکە هەموو ئیشەکەت بۆ ناکرێت جا من ئێستا لەو بوارە ئیشەکەم هەرچەندە واری سیاسیدا لەم وڵاتەی سوسیال دموکراتیژی لەبەس زۆر کەس هەر کەسە زانن شادیا و 4 کەسی دیکە کوردن لە ناو پەرلەمانی سوید ینی هێوەداری کە بۆ مەسلەی کورد لەو 4 ساڵان چی بکەین خۆی کەوتە سەرەوەی خەڵکی کورد چیانەوەی ئێمە چی بکەین جاری وایە پرسیارەکە من بەو شێوەیە گەڕێنمەوە تەبەن بۆ مەسلەی نازەم ئاگاداری ئێمە نێتفەرکێکمان دروست کرد تۆڕێکی کوردیمان دروست کردووە سویدی کوردی بڵێ لەسەرەوە بڵێ ئەوە یەکێکە لەو کارانەی کە کردومانە بۆ مەسلەی مافی کووردە حەقی کورد وەکو کورد ئازادی کوردستانە من ێستا ناتوان بڵام ئازادی کوردستانی هەر 4 پارچەکە بەبێ یەکێک بەزەوەی کە بەشەکانی کوردستان ئازاد ببن سەربەخۆ ببن وەکو ئێستا کە باشوور هەیە ینی ئەگەکو فیدراالی لێبێت بەو شێوەیە مەکاری بۆکەین کە بتوانین یارمەتی بەشەکانی تری کوردستان پشتگیری ئەوەی کە هەمان ئێستا لە کوردستانە ئەوە باشتر و باشتر بە پشتگیری بکەین کەەوە بمێنێتەوە و بتوانین کاریش بکەین ئێستا من ناتوانم لێداژم قەول بم هەموو شتێکەمە گۆڕین ئەوەی لە دەستی ئێمە بێت ئەوەی ڕێگە هەبێت لێرە بتوانین تەبەن ئێمە پشتگیریەکەین بۆ ماف و بۆ مافی گەلی کورد بۆ ئازادی کوردستان بۆ هەر 4 باشە بڵێ هەر 3 بەشەکەی کردنە ئازاد نیە ئێستا چ پلانەوە هەنە مەسەرەن ئاسانکاری پەیدا بکەن بۆ تێکلاوی ناوبینی پەرلەمانی سویدی و پەرلەمانی کوردستان خۆی ئەزانی چۆن پەرلەمانی کوردستان باس کرد ببورە تەبەن بە پێی بەرنامەمان داناوە هەر جارێ لەسەر بابەتێک بە شێوەیەک یەکێ لەو بڕیارانەیش کە دەرمان کرد لە خودی تۆڕەکە بوو کە پەیوەندی تایبەتمانە بێ لەگەڵ پاڵەمانی کوردستانە چونکە ئەو پێویستە بۆ تەجروبە گۆڕینەوە و بۆ زانیاری زۆرکردن لەسەر هەردکولا هەم ئێمە توان یارمەتیوان بکەن وانش توان یارمەتیان بکەن هەرێکۆ بە شێوەی خۆمان باش ئەگەر ئێستا مەسەن ئەو 4 ساڵ تەواو بوون پێت خۆشە جاردن بیتە ئێرە یان بچی پەرلەمانی ئەوروپا یان ببی وەزیر ئەوەی لە دەستی من دێستا هەوڵ بدەم کە شتی باش بکەم بڕیاری باش دەربکەین بۆ ئەوی کە ژیانی خەڵک خۆش بکەین و یەکسانی زۆرتر دروست ببێت لە سویدیشە یەکسانی لە بینی ژن و پیاوە یەک و یەکسانی لە بینی هەموو لایەنەکانە چ خەڵکی سویدی پەنابەرەکان و لە ناو خەڵکی سویدیشە فەقیری نەمێنێت تا ڕادەیەک خەڵک یەکسان بێت ئەوەیە من ئەمەوێ بیکەم
من بیلەوە ناکەم لە داهاتوە بەڕاستی ببم بە وەزیر یا ببم بە پارلەمانتار لە پارلەمانی ئەوروپا بی لە شیوان ناکەمەوە پێشتریش بیرم لەوە نەکرد بێم پارلەمانی سوید کاتێکە دەرسیشم تەواو ئەو کاتە ئەخوێن بیرم لەوە نەکرد بوو بم بە سیاسی بۆ شێوەیە ئەرکێکی سیاسی وەربگرم چونکە ئەمە ئەرکی سیاسیەتەوە پێدراوە من کە دەرسم خوێند چونکە من لە لای خۆمەوە هەوڵادەم کە ئیش بکەم ئەگەر چ لە پارلەمان بم پارلەمانە من هەر بەردەوام لە ئیشی خۆم بۆ یارمەتیدانی کۆمەلگا بۆ پەرۆپێشبوونی کۆمەلگا ئەف گوتنێ داوی بوون سپاس کوون پێش ئێکرانێ مە ڕونشتن ئەگەر تێبینیەوەژی هەبن ئادرێسامە مەیلێ لە بنی ئێکرانە دەردچێ هەتا پرۆگرامەکەدن هەر شاد و بەختەوار